هەولێریش بڕیاری لەبارەی بار هەڵگرەکانەوەدا. سەگ دارەتووی بێزار کردووە و سندوقی خێری مزگەوتەکانی دەدزی و دەستگیر کرا. سڵاوتان لێبێت. سبەینێ ڕۆژی هەینیە ئەگەر لە شاری هەولێر دادەنیشیت و بار هەڵگرت پێیە نەکەی سبەینێ لە سەیرانگاکان نزیک بیتەوە چونکە هاتوچۆ سزایەکی چەورت دەدات. پێشتر هەریەکە لە بەڕێوەبەرایەتەکان هاتوچۆی سلێمانی و دەربەندیخان و دوکان و چەند ناوچەیەکی دیکە هاتوچۆی بار هەڵگرەکانیان لە ڕۆژانی هەینی بۆ ماوەی 24 کاتژمێر قەدەغە کرد. دوای ئەو ڕووداوە سەختەی لە قەزای دوکان لە نێوان بار هەڵگرێک و 17 ئۆتۆمبیل ڕوویدا و 25 کەس بریندار بوون. هاتوچۆی هەولێر ئەمڕۆ پێنجشەممە ئاگاداری شۆفێرانی بار هەڵگری کردوێتەوە کەوا لە ڕۆژانی هەینی لە کاتژمێر 8 بەیانی تا هەمان کاتژمێری ڕۆژی دوایی نابێت هاتوچۆ بکەن. ڕێگاکانیش بریتین لە هەولێر بەرەو شەقڵاوە و بە ئاراستەی تونێلی پیرمام و شوێنە گەشتیاری و سەیرانگاکان. دوێنێ شەو لە ناحی دارەتوو گەنجێکی تەمەن 19 ساڵ دوای ئەوەی نزیکەی 20 ڕۆژ پێش ئێستا سەگ پەلاماری دەدەن گیانی لەدەستداوە. فەراتکەریم باوکی ئەو گەنجە بە ئەوەی پەلاماری سەگەکەەوە گیانی لەدەستداوە قسەی بۆ 964 کرد و دەڵێت کوڕەکەی بیرکۆڵ بووە و سەگەکان لە لای چاوی چەپیەوە پەلاماری کوڕەکەیان داوە و برینێکی زۆریان بۆ دروست کردووە. وتیشی دوایەوە ماوەیە دوێنێ چوارشەممە بارودۆخی زۆر خراپ دەبێت کاتژمێر 12 خولەکی دوێنێ شەویش گیانی لەدەستداوە. با پێی بە دوواداچوونەکانی 964 ڕۆژی سێشەممەش لە سنووری دارەتوو لە گوندی باغمرەی شەهاب سەگ پەلاماری گەنجێکی دیکەیان داوە و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. فەراتکەریم گێڕایەوە ئەو کاتەی کوڕەکەی بردووە بۆ نەخۆشخانە 4 حاڵەتی پەلاماردانی سەگ هەبوون و سیانیان هی ناحیەی دارەتوو بوون. کەسێک لە سلێمانی دەستگیر کراوە. پۆلیسی سلێمانی دەڵێت هێندە بێویژدان بووە چووە چاوی بڕیوەتە ئەو سندوقانەی لە مزگەوتەکان بۆ خێردادەنرێن و دزیون. سەرکەوت ئەحمەد وتەپێژی پۆلیسی سلێمانی ئەمڕۆ پێنجشەممە بە 964 ڕاگەیان. ئەو کەسەیان لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد لە ناو شاری سلێمانی لە کاتی دزیکردندا دەستگیر کردووە. وتەبێژی پۆلیسی سلێمانی وتیشی دوای دەستگیرکردنی ئەو کەسە دانی بەداوە داناوە لە چەند مزگەوتێک لە ناو سلێمانی و لە مزگەوتێکیش لە هەولێر دزی کردووە. پۆلیس ئێستا ئەو کەسەی بە مادەی 446 لە یاسای سزادانی عێراقی ڕاگرتووە دەڵێن لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوامە. بەڵێ سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە 964.KRD هەیە. ئەمڕۆ پیکابێک سوتاوە و 5 کەسیش بریندار بوون. ڕووداوەکە لە گوندی قزلیار لە سەرێکی گوندی قزلیار لە کەرکووک ڕوویداوە. کەسەکە تەواو شۆفێرەکە کە ئۆتۆمبیلەکەی گەڕی گرتووە شێواوە و خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلێکی دردا بەڵام ئۆتۆمبیلەکەی تر سەلامەت لێی دەرچووە. ئەو کەسانەی کە لە ناو پیکابەکەدا بوون 5 کەس سوتاون و بریندار بوون باش بووە کە تیمی ئاگرکوژێنەوەی کۆمپانیای نەوتی باکوور نزیک بووە لە ڕووداوەکە و گەیشتونەتە سەر ئۆتۆمبیلەکە. یەکێک لە دامانی تیمەکە بۆ 964 قسەی کردووە دەڵێت ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی سوتاوە و داری بەسەر بردەوە نەماوە. کەسەکانی ناوی بریندار بوون و بەشێکیان سوتاون و ڕەوانەی نەخۆشخانە کراون لەژێر چاودێری پزیشکیدان. هەواڵەکانم پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.